ئێمە مسلمان نابێ ناومێد بێت، نابێ هەرگیز شل و کول بێت، نابێ هەرگیز پاشەک شەبکە، با بە هیمەت بین، بە غیرەت بین. ئازایەتی ئەوەی لە تنگانەدا خۆت ڕاگری، گەنا لە فەرحانی هەموو کەس ئازایە، لەبەر هەوراز نەوەستێ، گەنا لە پێدەشت و لە سەرۆژێر هەموو کەس ئازایە، گرنگەوە لەبەر هەوراز نەوەستی. ئێمە ئێستا میلەتەکەمان لەبەر هەورازە، حکمێکی گەندەڵ و پۆخەڵی بەسەردا سەپێنراوە، حکمێکی حیزبی بنەماڵەیی، بەڵام تۆ نابێ ببەزی، نابێ خۆ بەدەستەوە بدەیت، نابێ بێدەنگ بی. ئێمە پێویستە پند لە ڕابردوو وەربگرین. بڕوادار دوو جار لە کونێکەوە ناگەزرێ، هەر کەسێک ئەزمون کرا و ئەزمون بکاتەوە پەشیمانی دەکێشێ. ئەتۆ 32 ساڵە بە دوای دوو حیزبەوەی کە تەنیا بیر دەکەنەوە لە ماڵی خۆیان و لە حیزبی خۆیان لە دەوروبەری خۆیان، لایەن نەکردێتەوە بەلای خەڵک و وڵاتدا، نە بەلای دینیدا، نە بەلای ئەخلاقیدا، نە بەلای ژیان و گوزەرانیدا، نە بەلای خوێندنیدا، نە بەلای دامەزراندن و کارپێکردنیدا. ئەیوە هەر بەدوایەوە یاخود واز لەو دێنی بە دوای شتێکی خراپتر دەکەوی، وەکو دەڵێن لە کۆلێک سڵەمیەوە بەسەر بەراز داکەوت. تەماشا بکەن ئەوانەی کە بەهرەی خراپ لە وڵاتە وەردەگرن لەسەرێ، وەکو هەڕەمی دەسەڵات چەندن، 2 ماڵن، 3 ماڵن، 4 ماڵن، کەمن کەمینەن. ئەوەی کە زەرەرمەندە زۆری نییە، بە بایکۆت و بە بێدەنگ بوون و بە بێ هەڵوێست بوون. واقع دەگۆڕێن ومێدەم وایە خەڵکیش لەمەوەدا چاوپێچی لەسەر چاولاچێ، خەڵکیش لا بەلای ئێمەدا بکاتەوە، لا بەلای خەڵکی ئەسیل و ڕەسەن و خاوەن مەبدەئی ئەم وڵاتەدا بکاتەوە، و چی دیکە بە دوای کڵاوی بابردوو نەکەوێت، چی دیکە بە دوای کڵاوی خوار و پیاوی بێبار نەکەوێت، بابزانێ چی دیکە لەو مەیدانەدا هەیە.